ئایا دەکرێت پرسی کورد تەنیا لە موچە و دەستپێکردنەوەی گەشتە نێودەوڵەتیەکان کورد بکەینەوە؟ لە کاتێکدا بەغدا مافەنەتەوەییەکانی گەلی کوردستانی پێشێل کردووە؟ تا ئێستا عێراق هیچ مافەچی کوردی نەدایە و ناشیداتن. ئێستا کە مەتاڕی دەکاتەوە یان مەحاشی دەدا، ئەوە شتێکی سەرەتایی خۆمانە، مافەچی خۆمانە بمانداتێ. بەس چییە؟ ئەمە داوای مافی سەربەخۆییمان کرد، ئەو مافەی نەداینێ، پێشێلیان کرد، سزایان داین. سەربەخۆیی یەکێکە لە مافە شەرعی و دەستوریانەی کە پێویستە بۆ کورد دەستەبەر بکرێت. پێم وایە کەوا ڕژێمەیەک لە دوایەکانی عێراق بە هەمویان و بە ڕژێم بەعس و ڕژێم پێش بەعس و واو حکومەتێک لە دوایەکانی کەوا نووری مالیشی و ئەوەی حتا عەرەبادیشکەوە پێم وایە ئەوانە بە هیچ زۆرێک لەو باوەڕێدان نین کەوا مافەکانی گەلی کورد دەستەبەر بکەن و پێشیان وایە بەردەوام مافی کورد نەدەن. بۆیە لێرەوە داواکارم کەوا هەموو هاوڵاتیانی کورد و کوردستان یەکدەنگ بن و یەک هەڵوێزبن دژی بڕیارەکانی حەیدەر عەبادی حکومەتەکەی. میلەتی کورد شایانی بەدەستهێنانی هەموو شتێکە، لەبەرەوەی میلەتی کورد لەوەتەی هەیە لەژێر چەوسانەوەی وڵاتان و دەوروبەریدایە.